لە دوای 20 ساڵ خۆی گەورە مناڵێکی پێبەخشی بەردەوام لەگەڵمان بووە بە وردی بە تەلەفۆن. لە ساڵی 2004دا هاوسەرگیری کردووە. لە ماوەی ئەم چەند ساڵەی هاوسەرگیری کردووە چەندین جار سەردانی پزیشکی تایبەتی کردووە و پێی وتراوە کە هیچ کێشەیەکی منداڵبوونتان نییە. سەرەڕای نەبوونی هیچ کێشەیەک دوای 7 ساڵ خودای گەورە منداڵی پێ نەبەخشی. پاش 7 ساڵ سەردانی یەکێک لە پزیشکەکانی تاوەری تەندروستی سمارتی کرد. پاش دۆزینەوەی کێشەکەیان و چارەسەری پێویست بوویان ئەم خاتوونە لە دوای 6 مانگ دووجان دەبێت. دوای فەسڵی خوا ئێسپاسی دکتۆرە ساوێنەکەم لە دوای ئەنجامدانی چارەسەرە پێویستەکان و لە تاوەری تەندروستی سما منداڵەکان هاتە دنیاوە. سڵاوتان لێبێت. ئەمڕۆ نەشتەرگەریمان بۆ هاوڵاتیە کرد لە دوای 20 ساڵ خۆی گەورە مناڵێکی پێبەخشی لەخوا بەزیابێت تەندروستی خۆشی و مناڵەکەشی جێگیرە. بەردەوام لەگەڵمان بووە بە وردی بە تەلەفۆن بە نەخۆشخانە بەڕاستی ماندوو بووە لەگەڵمانە و زۆر چاک بۆ لەگەڵمانە. ئەمە ڕاستیە، ینی ئەو قسە کاڵێم زۆر باش بووە، ینی درۆیتیانە بەڕاستی باش بوو. ئەم خادوونە دوای 7 ساڵ لە هاوسەرگیری سەردانی ئێمە کرد بۆ ئەوەی خۆی گەورە منداڵێکیان پێ ببەخشێت. دوای سێرکردنی پشکینەنەکانی بۆمان دەرکەوت کە پێویستی بە ناوزوڕە. لە کاتی ناوزوڕەکە بۆمان دەرکەوت کە گرەیەکی گەورە لە بەتاڵی ناوپۆشی ڕەحمیدا هەیە کە هیچ نە بە سۆنەر نە بە ئەشیعەت دەرنەکەوت بوو. دوای لابردنی گرێەکە لەخوا بەزیابێت لە دوای 6 مانگ دووگیان بوو و ئێستاش تەندروستی و خۆی و مناڵەکەی جێگیرە و بە تەلەفۆن، یعنی تۆ مەسەر خۆمان تەلەفۆنەکەین، ئەو تەلەفۆنەکە هەواڵی خێزانەکەم پرسیایە ئەڵێ چۆنە، ینی زۆر باش بۆ لەگەڵمانە. هەر وەکو وتراویشە ئەڵێن من لەم یەشکر الناس لەم یەشکر الله. زۆر سپاسی دکتۆرە ساوێنەکەم. سمارت وەرچەرخانە.